دەکری لێ ئاڵتوونی بۆ ئەوەی منداڵەکە لە قوتابخانە زیرەکتر بێت. کاتی خەو و خواردنی منداڵەکەت ڕێک بخە. ببە بە مامۆستای دووەمی منداڵەکەت ڕۆژانە کاتێک دێت بۆ ماڵەوە ئەوە وانەکانی لەگەڵ دووبارە بکەوە. کاتێک بەڕێ دەکەی بۆ قوتابخانە هەتاوەکو بەردەرگای ماڵەکەت پێی بڵێ کە شانازی پێوە دەکەی و چالاک بە لە ناو پۆلەکەت و هەڵ بدە کە دەست هەڵبڕی و کاتێک دەگەڕێتەوە بۆ ماڵەوە ئاگدار بە کە پێی بڵێ خەمی تۆم بوو بیرم دەکردی ڕۆژەکە چۆن بوو. لەبیرت نەچێ منداڵەکەشت دوور بخۆ لای میوان کاتێک وانە دەخوێنێت لەبەرەوەی کاتێک دەنگی ژاوەژاوی میوان دێت ئەوە منداڵە ناتوانێت تەرکیزی لەسەر وانەکان ببێت و بەردەوام بە لەسەر پاداشتەکانت بەرامبەر منداڵەکەت بۆ نمونە کاتێک کارێکی باش دەکا پاداشتێکی پێ بدە بەڵام ئەم پاداشتە دەبێت سنووردار بێت. زۆر گرنگە کە پەیوەندیت باش بێت لەگەڵ مامۆستاکانی و ئەگەر دەتوانیت 2 هەفتە یان 3 هەفتە جارێک سەردانی قوتابخانە بکە بۆی لە نزیکەوە ئاگاداری بارودۆخی منداڵەکەت بی. خاڵێکی تر مەهێڵە منداڵەکەت زۆر تێکەڵی ئەو قوتابیانە بێ کە ئاستیان لاوازە لەبەر ئەوەی ئەمە زیانی هەیە بۆ منداڵەکەت و ڕەنگە کە کاریگەری لەسەر ئەو هەبێت. بە هیوای پەروەردەیەکی تەندروست.